خوێنی ڕۆڵەی ئێمە کە ڕژاوە بە ناحەق ڕژاوە داوای مافی سەرەتایی شروستی خۆیانی کردووە بۆیە ئێمە تکا دەکەین کە کۆمەڵک هێزی ئەمنی و چەکدار و ئەوە کە هاتۆتە دەڤەری ڕاپەڕین وەڵڵاهی ئێمە گوڵمان پێ ئێمە داوای ئاشتی دەکەین لەگەڵ ئاشتەکەش داوای مافی سەرەتایی هەموو خەڵکی کوردستان دەکەین سەڵات وەزعەکە لە ئەستۆی خۆی دایەتی هێمنی کاتەوە تکا دەکەم ئەو هێز و ئەو هەموو هەمەڕ و ئەو هەموو هێز و چەکدارە گەڕێتەوە شوێنی خۆی کە دڵنیام لەوەی ئەو هێز و هەمەڕ و ئەو هەموو چەک و پێشمەرگە هەمووی کۆکەیەوە 200,000 پێ نییە بۆیە دەڵێن لەوەی کە ئێوە بە سەبر و چەک و ئاسن خەڵک دەچەوسێننەوە وەرن ئێمە گوڵمان پێ ئێوەش گوڵ بێنن بۆیە ئەوە پەیامی ئاش ئێمە هەموو بە یەکەوە جوانین هەر چواردەوڕەمان دوژمنە ئێمە تکاتان لێ دەکەین لەتان دەپاڕێینەوە ئەو مێزەی لەسەری دادەنیشن چاو تێک بڕن لەسەر ئاشتی و برایەتی نەک لەسەر تموحی دەسەڵات و بیرە نەوت و سەر و سەروەت و پارە زۆرتان هەیە زۆرتان لەسەر یەکدانا بەڵام تکاتان لێ دەکەم لەگەڵ ئەو میلەتە ڕەشڕوتەی بە ئیسراحەت بە یەکەوە بیخۆن دوژمنی گەورەمان هەیە لە هەر چواردەوڕەمان وەڵڵاهی کە تێک چێ نە ئێوە لێی دەخۆن نە ئێمە لێی دەخۆین تکاتان لێ دەکەم طبعا خۆپیشاندان مافی خەڵکە خۆپیشاندان لە دەرەنجامی ئیهمالی و کەمتەرخەمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دروست بووە لە هەموو کوردستان و بەتایبەتیش دەبەری ڕاپەڕی کەمتەرخەمیەکی زۆر زیاد لە حەدی پێ دیارە لە هەموو بوارەکانەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ڕێگا و جادەوبانەوە لە ڕووی معیشەت و گوزەرانی خەڵکەوە کار و کەسابەتەوە هیچ شتێک نەماوە بشارە ئەم وڵاتە تەپیوە بە شێوەیەکی گشتی بەتایبەتیش دەبەری ڕاپەڕی بۆی خۆپیشاندان دروست بووە خۆپیشاندەران بانگەوازێک و داوای ڕەوایان هەیە خۆپیشاندەران تێکدەر و گرە شێوێن نین بەڵام دائیمەن کە قەرەباڵغی دروست بوو کەشە دروست بوو لەوانێ هەندێک شت لەدەست لە سنوور لە کۆنتترۆل دەچێ خۆپیشاندانەکانی ئێرە شەروا بووە خەڵک بۆ داوای ڕەوای خۆی هاتوۆتە سەرجادا بەنای بنەماڵی ماڵی حاجی زەید فەقێتەهاوە مامی شەهید بەشیر زۆر لێڕە داوا دەکەم لە شاری دەروازەی ڕاپەڕیندا لەو برا پێشمەرگانە دەکەم ڕجا بە ڕجای خوددا ڕۆژگارێکدا دێ پەشیمانیتان زۆر بەدواوە دەبێ ڕۆژگارێکدا دێ داوا لە خوا بکەن خوا هیدایەتان دە هیچکە گولە بە سینجی فەقیر و هەژار و برسی و تین و مەکەنەوە پیاوی چابن پێشمەرگە ئێوەش برای ئێمن ئازیزەکەم پێشمەرگە ڕوح و ئەو ناوە پیرۆزەتان بەلاوە هەیە لەسەر خۆتانی لامەدەن چکە ئەگەر ئێوە نەبن ئێمە سەربەرز نین ئەگەر ئێوە خۆتان بە شەیدکردن دەدەن سەربەرزی دەمێنێتەوە بۆ ئەو جەماوەرە بەس داواتان لێ دەکەم ئێوە ئێستا ئەوە خەریکە موچەتان دەبڕن کەوتونە گیانی ئێوە گیانی میلەتیان خواردنەوەرەی گیانی پێشمەرگەیە ئازیزەکەم پێشمەرگە بە خۆتان دابێنەوە ناوتان زۆر گەورەیە ناوتان زۆر پیرۆزە داواتان لێ دەکەم بیکەن بەخات ئەو خوای هیچ کوڕی